ئێمە ئەزانین ئێستاکە لە هەردوو پارچەی کوردستان ڕۆژهەڵات و ڕۆژاوای کوردستان کە بەرخودانەیەکی بێوێنە هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان وەک هەمومان نەزانین کە ئێستاکە خۆپیشاندانێکی سەرتاسەری لە ئێرانە هەیە بەڵام تەمان هەڵبەتە ڕۆژهەڵاتیش بەشداری لەو خۆپیشاندانەکە چونکە ئێمە ئەزانین بارودۆخی سیاسی بارودۆخی دیکتاتۆریەت لە ڕۆژهەڵاتی بڵێن لە ئێرانە بەگشتی ئەو حکوومەتەی کە حکومڕانی ئەکات لە ئێرانە کە ئەزانین بەچی ئاقارێکە حکومڕانی ئەکە و بە تونندڕەویەکی ئێجگار زۆر و با بڵێن ئیسلامی سیاسی ئەنجامی ئەدا بۆیە بارودۆخی ڕۆژهەڵاتی کوردستان یاخود بەگشتی لە ئێرانە زۆر خراپە بەرەو داڕوخانێکی ئابووری زیاتر ئەڕوا بۆیە سەرەکی گەل لەوێ خۆپیشاندانەکە گەل هاتۆتە سەرجادە بۆ ئەوەی داوای مافەکانی خۆی کات و ڕزگاریان بێت لە دیکتاتۆریەت بۆ ئەوەی بەدیهێنانی حکوومەتێکی دیموکراسی لە ڕۆژاوای کوردستان هەڵبەت ئێمە ئەزانین لە چەند ڕۆژی ڕابردووە کە ئەمڕۆ چوارەم ڕۆژە تا پێنجەم ڕۆژی بەرخودانەکانی هەردوو گەڕێکی شێخ مەقسوود و ئەشرەفیەیە کە حکوومەتی سووریا طبعاً ئێمە کە ئەڵێن حکوومەتی سووریا هەڵبەت ئازانی حکوومەتێکە کە لە هەناوی داعشەوە دروست بووە حکوومەتێکە کە تاکۆ ئێستاکە ئەو با بڵێن ئەو هێزانەی کە بەشداری ئەکەن لە با بڵێن جینۆسایدکردنی گەلی ئێمە لە هەردوو گەڕێکی شێخ مەقسوود و ئەشرەفیە هەمویان لە جەماعەتی داعشن کە جۆلانی خۆشیێکی بوو لە سەرکردەکانی داعش ئەمانە هەموو ئەیانەوێ گەلی ئێمە جینۆسایدکەن بۆیە دوو دەوڵەتی تیرۆریستەوان هەم سووریا هەم تورکیا ئێستاکە هەردووکیان هاوبەشن لە جینۆسایدکردنی گەلی ئێمە بە دوو دەوڵەت بەرامبەر بە دوو گەڕک نشینی کورد ئێستاکە جینۆساید ئەنجامەدەن و هێرشەکەنە سەر ئەو دووگەڕەکە بۆیە ئێمە وەکو باشووری کوردستان وەکو هەر پارچەیەک لە پارچەکانی کوردستان هەر شار و شارۆچکەیەک کە گەل هاتوۆتە سەر جادە بۆ پشتیوانیکردنی لە گەنجانمان لە با بڵێن شەروانان هەروەها بە تایبەتی ئێستاکە ئەزانین کە ژنان ڕۆڵێکی کاریگەریان هەیە لە تەنانەت شەڕەکانە و ئەمڕۆژ 5 شەروان کە گیانبازی ئەنجام داوە سییانیان ژنن بۆیە پشگیری ئێمە وەکو ژنان لە هەر چوار پارچەی کوردستان ئەەکەین لە هەر جێگایەک بێت لە هەر شوێنێک سیستەم هەبێت ئێمە ئەو کاتە بەرەنگاری ئەو سیستەما بینەوە بە چالاکی بێ بە خۆپیشاندان بێ بە هەرچی شێوازێک بێ بە تەنانەت ئێستاکە ئەبێ نەفیر ئام ئەنجام بدرێت یاخود با بڵێن هەر کەسێک و لە لای خۆیەوە ئامادە بێت بۆ ئەوەی کە چونکە ئێمە زانین دژمنی ئێمە لە هەر شوێنێکە زۆرە و هەموو کەس ئامادە بێت لە هەر جێگایەک بێت بچێ بەشداری بەرخودانەکان بکات و هەموو وەرێ هەموو یانێ ماندارێمە ئەتوارێمە زارۆکێمە هورێمە گرێمە هەمووت قوزن قەسب دەکەن بە تایارێخوا بە دەبابەیەخوا بە هەموو تشتێخوا ئێمە کورد تشتێکیمە نییە ئێمام سلاحی خۆ ڕاتکەن یا هامەری دژمن دەستەکەن ژنێمە هەموو ژنێمە بە سەد پایی وانانە ژنەکەمە سەد پایی وانانە ژنای ڕۆژاوە ئەوانە نەژنن ئەو پەیانن هەموو ئاماجی سەد پایی دژمن دەستەکەنێ ترکی و ئەحمەد الشەرع وجولاني او نا احمد الشرع او داعش شغل داعش همو ما كرماجه قصف دكه همو ما كرماجه دكوجه همو زاروكي ما منداري ما دايكي ما بابوكي ما همو قصف دكه جن شيره جني ما كاتشي ما اي روجافا شيره شيره نج تميره سجنه شيرنم همو شير اي روجافا همو شيرن همو كرد شيرن جني خوا وخورتي خوا همو شيرن ام پشتی الشعب يا خوي روجلاتو وروجابا همو چهار پارچه كردستانن همو يكا من بيان علي هنا من هاتون بو خم شادانا بو وي هاتشان شتێکی نامۆ نییە کە یەکەم جاریش نییە کە جینۆساید بە کورد دەکرێت کە تعدا لە کورد دەکرێت بەڕاستی من پەیامم بۆ ژنان بۆ هەر چوار پارچەکە ئەوەیە بەڕاستی وەکو کە ناتوانین ئێمە چەگەڵ گرین هەڵوێستێکمان هەبێ بە هونێرەکەمان بە وتنەوەی بە پەروەردەی مناڵەکانمان کە مامۆستاین بە هەموو چین و توێژەکان بتوانین کە ئەم بارودۆخە هەر چۆنێکە چاکیکەین یعنی شەرت نییە ئێمە بە شەڕ ئەتوانین بە ئاشتی ئەتوانین یعنی بەڕاستی ئێمە دڵێکمان خۆش بکە لە باکووری کوردستانەوە کە ئەو ئاشتیە هەیە نەمازانی یعنی
ئەمە ئەم شتەڕوئەیە زۆر ناخۆش بوو. ئێمە لێرەوە وەکو ژنی کورد پشگیری لە هەر هەوڵێک ئەدەین ئەکەین ببوورە بۆ ئەوەی سەرخستنی دۆزی ژن لە هەر چوار پارچەی کوردستان و لێرەوە دەستی ماندووبوون و بەڕاستی خەباتی هەموو ژنانی هەر چوار پارچە ئەکوژن بۆ ئەو هەموو تێکۆشان و خەباتەی کە لە پێناوی گەلی ئێمەیە ئەیکەن. هیوادارم ئێمە لێرەوە بتوانین بە کەمترین شت کە خۆپیشاندان و پشگیری ئەوانە لێرەوە بتوانین هاوکاریان بین. بەڕاستی من خۆم وەکو ژنێک ڕۆژانە لە هێڵی خەباتە ئیشەکەم. خەبات هەر ئەوە نییە تۆ بڕۆی چەک لە شانکەی خەبات جۆرەها شێوازی خەباتمان هەیە، بە نووسینە، بە قسەکردنە، بە لێدوانە، بە هاتنە سەر شەقامە، هەر شتێک لە ئێمەوە کە بکرێ بۆ ئەوان ئێمە ئامادەین خەبات بکەین و شۆڕشی ژن دەبێ بگا بە هەموو پارچەکانی کوردستان هەروەکو چۆن لە باکوور و ڕۆژاوەوە دەستی پێکردووە ئێستاش ئەبێ بگاتە ڕۆژەڵات کە ژن ژیان ئازادی لەوێوە سەری هەڵدا و دەبێت دیسان شۆڕشی ژن لە باشووری کوردستان دووبارە سەر هەڵبداتەوە و ژنان وەکو دەستێکی بەهێز دەستی یەکتری بگرن. دەورمان هەبووە، کاریگەریمان هەبووە لەسەر کۆی پێکهاتەکان، هەمیشە لەسەر شەقام بووین بۆ ناڕەزایەتیەکان، بۆ دژ بە نادادی، بۆ دژ بە توند و توێژی دژی ژنان، هەمیشە هاوڵێز بووین. پارچە نییە، ئێمە هەموو یەک دڵ و یەک ڕۆحین، پارچە نییە لە ڕۆح باڵێ بەداخەوە هەموو ژن یەک ئەبێ بە یەک ئاراستا خەبات بکە. ئێمە هەموومە داوای مافەکانی خۆمان بکەین، ئێمە بێ دەورمان هەبێ ئەبێ بوونی خۆمان بسەلمێنی لە هەموو چۆنەڵی ئەو نادادیە و ئەو کارە ساتانە و ئەو شەڕە سەپێنراوانە کە ئەسەپێنرێ بەسەر میلەتەکەمان ناوکو میلەتی کورد. ئەبێ دەوری خۆمان بگێڕین، ئەبێ قوربانی بین، ئەبێ خەبات بکەین، ئەبێ ئەوەی کە لە توانامان بێت ئێمە بتوانین بیسەلمێنین کە ئێمە ژنین. ڕۆژەڵاتی نیشتیمانیشمان لە بیرە، ئەویش گرینگە بەڕاستی ئێمە ئەویش لە بیر نەکەین. خۆشەویستی خاک و وڵات لە هەموو شتێک گرنگترە بەڕاستی و ئێمە لێرەوە لە باشوور پشگیری تەواوی ڕۆژەڵاتی نیشتیمان و ڕۆژاوای نیشتیمان ئەکەین. کورد و کوردستان بژی کورد بژی کوردستان ئەمە یەکین، دوو کۆی دوو یەکەکات.